پیاوێک هەبوو کاتی خۆی ئەڵێ خێزانەکەی ماڵ و مناڵەکەی هەر هەمی خستە ناو سیارەیەکی گەورە و ساڵۆنەوە جێمسیەوە. ژمارەی خێزانەکەی 12 نەفەر بوون، 1 دەرزەر مان و مناو. هەر ئەوەی پێزانی لە سەر خەتی سەریع ماڵ و مناڵەکەی تووشی ڕووداوێ بوون و 1 دانەیان لێ دەرنەچوو. 12 مناڵ بەدەستی خۆ لەگەڵ خێزان و لەگەڵ کوڕی گەورە و کچی بچووکا بکەیتە ناو چاڵەوە. زۆر ئەستەم و زۆر خۆشتە. گەڕایەوە ماڵەوە کە سەیری کرد هیچ لە ماڵەکەیان نییە. سەیری کرد ئەم ماڵە چۆڵ و هۆڵ. بە دەرگای ژوورەکانە گەڕا خوایە ئەوە ژووری مناڵەکەمە، ئەوە جلی یاریەکەیەتی، ئەوە لەعابەکەیەتی، ئەوە کتێبی مەکتەبەکەیەتی. ئیتر هەستا هەمووی دابەش کرد بووی لەبەر چاوی نەبێ. ماڵەکەشی فرۆشت. دوایی چوو بووە ئەمرەیەکی کرد ئینجا لەوێ ئەڵێ یەک ئاوهاو بەدڵما وەکو ئەوەی کە ئاوپڕژێنی دڵەکەم کەیت بەبێ دەنگی وتیم خوایە ئەوەی کە تۆ قەدەرت بۆ من پێ رازیم، واللهی ناشکر نیم، خۆت داوتە و خۆ بردووتەتەوە. بەڵام تەنها ئاوا و پێکردم ئالێرانەیە دوعایەک و لاڵانەوەیەکی لەگەڵا بکەم بڵێم خوای گەورە من نیگەران نیم، خەفەتبار نیم بەوەی کە لێم قەوماوە. ئەوا وتم واللهی خوای گەورە من لە تۆ رازیم ئەگەر تۆ لە من رازی بی، دا ئەوەی تریشم پێ بکەیت. ئینسانی موسڵمان کە لێیە قەومەیە هانایەکی هەیە، کعبەیەکی هەیە، پەنایەکی هەیە، شوێنێکی هەیە دەستی پێوە بگرێ. بەس مشکلە ئەوەیە ئینسان کەسی نەبێ لە کاتی لێ قەومانیشە کەس بە کەڵکی کەس نایە، ڕەفیق و خۆشەویستەکەت لێو دوورەکەوێتەوە.